لە تۆریسیەمدا باس لە شێوازی بینینی مانگ و دیاریکردنی مانگی ڕەمەزانی پیرۆز دەکەین و هۆکارچێکە هەندێک کات یاخود ساڵانە لە بەشێک لە وڵاتان ڕۆژێک زووتر مانگی ڕەمەزانی پیرۆز دەستنیشان دەکرێت و دەست بە مانگی ڕەمەزانی پیرۆز دەکرێت و لە هەندێک ناوچەی دیکە یاخود لە هەندێک وڵاتی دیکە درەنگتر دەبێت تایبەت بەم جیاوازیانە قسە و گفتوگۆ دەکەین واروها با بڵێن ڕوانگەکان بۆ بینینی مانگ خۆی لە چیدا دەبینێتەوە و جیاوازیەکان چیە گفتوگۆ لەسەر تای ئەم پرسانە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز شێخ کەمال گڵەزەردی سەرپەرشتیاری ڕوانگەی شێخ حەسەنی گڵەزەردی کە لە ستوری بەیانی کورسات نیوز میوانە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان مامۆستا بەخێراتی زۆر سپاس سەرتا دەپرسین شێوازی دیاریکردنی مانگ بە دیاریکراوی بۆ دەستنیشانکردنی مانگی ڕەمەزانی پیرۆز لە چ ڕوانگەیەکەوە دەستنیشان دەکرێت یا ڕوانگەکان چین بۆی؟ بەڵێ ئێمە لە کوردستانە مێژووی ڕوانینمان کۆنا بە حکمیەوەی هەر بەرزاییەک شک برابێت خەڵکی خەمی ئەوەی بووە جاریوا بۆ تاکە کەسی چۆتە بەرزایەک و چاودێری مانگ کردو بەڵام وەکو شێوەیەکی کللتوری شوێنەواری ئەوەی کە من بزانم زیاتر لەم سێ ڕوانگەیەمان هەیە کە ڕوانگەی شێخ حەسەنی گڵەزەردە و کەلیخان کوێستانی و هەروەها ڕوانگەی چشمان هەیە لە مەریوان و لە شوێنەکانی تری کوردستانیش کە شوێنە بەرزەکانە هەڵبژێراوە گەر ناوی هەندێکی ترانم نەوت بێ ئەمانە ئەو شوێنانن کە خەڵکی ئەو ناوچانە شارەزاکان لە بواری فەلەک ناسیە چاودێری مانگیان لێوە کردو بە حکمیەوەی بەرزایەکان ئاستی بینین فراوانەکات جیاوازی ڕوانگەیەک بۆ ڕوانگەیەکی تر یەکەم بۆ لە کوردستانە ئەم چەند ڕوانینایان ڕوانگایە هەبووە بە حکمی هەڵکەوتەی شوێنەکە ئێمە شوێنمان هەیە خۆرەڵاتیە کوردستانی ڕۆژهەڵاتمان هەیە ئێمە باشوورین باکوورنیشمانەیە و خۆر ئاواشمانەیە هەتا ڕۆژهەڵاتی بین واتە تا بەرەو ڕۆژهەڵات بڕۆین ئەگەری بینینی مانگ زەحمەتە تا بەرەو خۆر ئاوا بڕۆین واتە ئەو کەسەی کە ئەگەر باسی کوردستان بکەین لە خۆر ئاوای کوردستان بێ بە چەند دقیقەیەک ئەگەری بینینی مانگ هەم لە ئاوابوونا هەم لە هەڵهاتنە زیاترە وەک لە ناوچە خۆرهاڵاتیەکان اینجا هەڵبژاردننی ئەو شوێنانە ئەگەر لە ڕابردووە خەڵکەکە هەڕەمەچی هەڵی بژارد بێ بەڵام چاوی باتنوە تا چاوی پشتی بینینەکان کە لە ئێستا دەرکەوتووە لە ڕووی توێژینەوە زانستیەکانە هەموو بەرزایەک کۆمەڵێک سیفەتی زانستی خۆی هەیە بۆ ئەوەی بتوانی کە متمانی پێ بکەی بۆ مەسلەی ڕوانین یەکێک لەوانە ئەبێت تۆ بەلایانی کەمەوە 50 کیلۆمەتر بەڕووی ڕۆژ ئاواوە کراوە بێت هیچ بربەستێک نەبێ لە بینین لە کاتی چاودێریکردن بۆ هەم ئاوابوونی خۆر هەم ئاوابوونی مانگ بۆ ڕۆژهەڵاتیش ئەینشت چونکە پرۆسەکە تەنها پرۆسی چاودێریکردن نییە لە کاتی ئێوارانە بەڵکو ئەگەر ئەو ڕۆژەواتە ئێمە دوێنێ 29 شعبان کە بۆ هەموو مانگێکی قەمەری 29 هەڵبژێرێ بۆ ڕۆژی چاودێریکردن بۆچی چونکە ئەکرێ ئەو مانگە 29 بێ ئەکرێ ئەو مانگە سی بێ وەکو ئێستا مانگی شعبانی ئەم ساڵ سی ڕۆژە ئەمڕۆ پێویست ناکات تۆ بچی چاودێری بکەی بۆچی چونکە ئیتر مانگ لە سی ڕۆژ مانگی قەمەری لە سی ڕۆژ زیاتر نییە کێشەکە با بڵێن احتیمالەکە لەوایە کە مانگەکە 29 بێ بۆیە 29 تهدید کراوە بۆ چاودێریکردنەکە بۆیە لە بەیانیانە ئەگەر چاودێری کرا مانگ پێش خۆر هەڵاتن بینرا ئەوە ئێوارە نایبینیواتە هێشتا ڕۆژێکی ماوە بۆ مانگی قەمەری ئەگەر بەیانی بینیت مەرجەکەی وایە بەیانی بینیت ئێوارە نایبینی بەیانی نەتبینی یعنی لە دوای خۆرەوە هەڵ یعنی ئەو مانگەی کە هەڵدێت مانگی تازێ ئێوارە ئەیبینی بەو مەرجانی کە باسی ئەەکەین ئینشەڵا بەڵێ ئیشەڵا باسی مەرجەکان ئەەکەین دەمێ باسی ئەو بەرزی و نزمی ئاستی ڕووی دەریا کاریگەری لەسەر بینی مانگ بەجێدەهێڵێت ئەو منتیقانی کە لە ئاستی ڕووی دەریا بن هەر لەگەڵ ئاوابوونی خۆرا وەک چۆنەوە لای خۆمان کاتی بانگی ئەوارەیە چکە قیاسە بۆ ئەوەی تر هیچ ئاستێکی تر لەوە نزمتر و لەوە بەرزتر نییە ئەوە ئاستا ناوەندی هەڵبژێراوەکەیە بۆیە ئێمە بەرزین ئێستاکە ئێمە کاچین بۆ شاخی ڕوانگە لە گڵەزەردە 1349 مەتر لە ئاستی ڕووی دەریا بەرزە بۆیە کاتێککە خۆر ئاوابێ نزیکەی 8 دقە کاتمان ئەوێ بۆ کاتی
بۆ بانگی ئێوارە ئەو بینەمان هەیە بۆیە هەموو چاودێریکردنێک لەو ئاستا لە ئاستی ڕوودەریا هینترا ینی علمی نەک علمی ترە بەڵکو ینی باشترە یا صحیحترە یا خودت پرۆسەکە ئاسانترە وەک لەوەی چونکە هیچ بربەستێک نییە بۆ چاودێریکردن بە مەرجێک مەرجەکانی ڕوانین هاتبێتە دی بۆ نمونە لە ڕووی پێشبینی فەلەک ناسیەوە ئێستا من خۆم ینی کاچینە ئەو شاخە بۆ ڕوانین ئەومان لەبەر چاو گرتووە کە ئەزانین ئەمانگ ئەبینرێ یا نابینرێ حتمما ئێمەش بۆ دوو مەبەست ئەچین مەبەستێکیان ئەوەیە کە بەو خەڵکە بڵین ناتوانین مانگ ببینین بەیانی تەواوکەری مانگی شەعبانە مەبەستی کشمانەوەیە کە ئەتوانین هەوڵە دەین مانگ ببینین ئەگەر بربەستی گرفتی کەشناسی و پێیزبوونی ژینگە نەبێت مەرجەکانی بینینی مانگ خۆی لە چیدا دەبینێتەوە وەکوتم مەرجەکان تۆ بێت پشتت لە کاتی ئاوابوونا پشتت لە خۆرهڵات بێ و ئاسۆی خۆر ئاوابوونت 50 کیلۆمەتر بە نزیکەی کراوە بێت بەو شێوەیە اینجا بە تەواوەتی چاودێری ئاوابوونی خۆر بکەیت خۆر ینی بە ئەندازەی ئەگەرەمە لە پی دەست خۆر بێ ئەوەندە دوورن لە دوای بەم گۆشەیە ئەوەندە مانگ دوورە بێ لە خۆرەوە بێ پەنجە گەورت قیاسکەی بۆ شوێنی بۆ گۆشەی تێڕوانینەکە بۆ ئاوابوونی مانگ اینجا مانگ تاڵێکە کەوانێکە لەژێر کاریگەری تیشکی خۆرا زۆر زەحمەتە ئەو کەوانە بمینرێ ئەگەر مەودای ئاوابوونەکە زۆر نەبێ بۆیە زانستی ترین مەودای ئاوابوون کە پێویستە مانگ لە دوای خۆر بمێنێتەوە لە کوردستانی خۆمانە ئەگەر ژینگە خاوێن بێ لە نیو سعات کەمتر نییە لە نیو سعات کەمتر نییە یعنی ئەگەر بێت و لە ڕووی زانستیەوە مانگ لەگەڵ خۆری شا هەڵبێت و ئاوا بێ اعتیبارەکرێ ئەو مانگە مانگی نوێ بێ بەڵام تۆ ناتوانانی ببینی لە ڕووی شەرعەوە ئەتوانیت سبینی بە تەواوکەرەکە تاوکەری ئەو مانگە کۆنەکە دانیت هیچ گرفت نییە جامە یعنی پرۆسەیەکی ئەتوانین بڵین شخصیش و هینیشە کۆمەڵایەتی و گشتیشە ئێمە لە جیاتی هەموو کوردستانیان ئەچینە ئەو شاخە بارچی سەرشانی خۆمانە زین وەکو نەوەکانی شەخ حەسەنی گڵەزەردەش کە کللتورێکی ڕوانینمانەیە زانایەک نزیکەی 350 ساڵ پێش ئێستا هەموو کوردستانیانی لە چاوەڕوانی ڕزگار کردو بەکردنەوەی ئاگرێک ئەمە زۆرە بۆ خەڵکی هەموو کوردستان کە دەبێت وەفایان هەبێ بۆ ڕۆژگارەکە ئێمە ئەو بیرەوەریان بیرەخێنەوە لامان کاتی شار ڕێسپیاریان لێژنەی باڵای بینینین مووقفی گڵەزەردا جۆزینەوە بەڵێ وەکو باسێکی پیسبوونی ژینگە وە کەشوهەوە بارانبارین ئەمانە کاریگەری دەبێت لەسەر بینینی مانگ ئەگەر بێت و چەند ڕۆژێک لەسەر یەک بابلێنی ژینگە پیس بێت خۆڵبارین بێت بارانبارین و تەمومش بێت ئەمە کاریگەریەکی چی دەبێت دەستنیشانکردنی بینینی مانگ تەنها یەک ڕۆژەیان پرۆسەیەکی درێژ لە مانگەکەیە چەند جارێک بچن بۆی ئەگەر گرفتێکی وا دروست بوو بتوانرێت کاری لەسەر بکرێت خۆی ئێمە ئێستا ئەم وێنەیە چیمان بۆ دەرەخە زەوی لە خولانەوەکەیدا دوو نیوەتیرەی خولانەوەی هەیە یەکیان نیوەتیرەیشان کورتە کە 147 ملیۆن کیلۆمەترە نیوەتیرەیەکیشان درێژە کە 152 ملیۆن کیلۆمەترە ئێستا ئێمە لە بەرەو درێژترین نیوەتیرە ئەڕۆین ئەو شەژمانگی کە ئەکەوێتە ئەم مەودایەوە بەنسبەت ساڵی کوردیەوە ئەو شەژمانگە هەموو مانگەکانی سیوەک ڕۆژە بە ئەو شەژمانگە هەموو مانگەکانی سیوەک ڕۆژە بۆ چونکە گۆشە خێرایی زەوی بە دەوری خۆرە گۆشە خێراییی کەمە ئەو ماوەیە بە کاتێکی زۆرە بڕێواتە مانگەکان کاتێکی زیاترەخی لە جاتیەوەی 30 ڕۆژ بن ئەو ئێستا ئێمە لەو قۆناغەداین واتە مانگە کوردیەکان هەمووی سیویەکە شەژمانگی یەکەمی اینجا ئێمە مانگی قەمەریمان هەیە هەر لە مەودایە بە حکمیەوەی کە مانگە کوردیەکان و مانگە زاینەکانشان تەمەنیان درێژترەیە ڕۆژێکیان زیاترە سیویەکیان زۆرترە مانگە قەمەریەکانیش بە هەمان شێوە 6 مانگی ئەم فترەیە 4 مانگی سیە 2 مانگی 29 کاتێک کە ئێمە بزانین لەم مەودای 6 مانگین کە نیوەتیرەکەمان درێژە ئەبێ 6 مانگ ئێمە لە چاودێری یابین یعنی نابێت لەو 6 مانگا 5 مانگی سی بێ ئەبێ یعنی زۆرترینی 6 مانگی سی بێ 2 مانگی 29 بێ لە نیوەتیرەکەی ترا بەعکسەوە
ئەبێ 4 مانگی ئەفو لێرە 4 مانگی سی بێ 2 مانگی 29 بێ لە نیوەتیرەکەی تراکە نیوەتیرە زستانیەکەیەوە زستانی پاییزەکەیە لێرە بە عکسەوە 4 مانگی 29 2 مانگی سیە هەر کاتی ئێمە زانیمان 6 مانگ چاودێریمان کرد مانگێکمان بەهاڵە 29دانا ئەبێ ئۆتۆماتیکیان ئەویتریان بەسی یعنی هەمووی کۆکەرەوە ئەکاتە 186 ڕۆژ بۆ مانگە قەمەریەکانش بە هەمان شێوە 4 سی 120 ڕۆژ 29ش ینی ئەمە کۆکەیتەوە ینی 5 سی بە 152 لێ دەرکە 148 ڕۆژ تۆ بێ لە ماوەی ئەم 6 مانگا 148 ڕۆژت هەبێ بۆ دەورەی مانگی قەمەری ئەمەش پێویستی بە پرۆسێکی چاودێریکردنی درێژخایەن هەیە بە چاودێریکردنی یەک مانگ نابێت ئێمە زیاتر لەم کاتانە چکە ڕاستپێراوی تەواوەتی نیم بۆی چاودێری سەرتاسەری ساڵانە بکەم ئەجین ئەوە بە من بسپێرن زۆر ئاسانەکاری مامۆستا بابەتێکی دیکە هەیە دیارە چەند ڕوانگەیەکەیە لە هەرێمی کوردستان بۆ دەستنیشانکردنیمان بە دیاریکراوی کار بە هەموو ڕوانگەکان دەکرێت بۆ چوونی هەموو ڕوانگەکان وەردەگیرێت نەوەڵای ئێستا وەکو کللتور وەکو شوێنەوار ماوە چونکە هەمویان مێژویەکیانەیە ئێستا بۆ نمونە ڕوانگەی شێخ حەسەنی گڵەزەردە لە ڕابردووی شێخ حەسەنان نزیکەی 365 قرنجاندنی کردو بۆ هەموو ڕۆژەکانی ساڵ چکە مانگی قەمەری لە ماوەی 36 ساڵە بۆ هەموو ڕۆژەکانی ساڵە گەڕێ بۆ دوای خۆی شێخ حەسەنی گڵەزەردە ئەگەر ویستێتی کەسێک چاودێری بکە لەبەرەوەی مەودای مانەوەی مان کەمە بۆی کاتی لێنەڕا ئەڵێ بۆ ئەو ڕۆژە چاوخەرە سەر و گۆشەیە بۆی مەگەڕێلەوە زیاتر ئەم لاولامەکە بۆی مانگت لێون نەبێ خەڵک ئاوا بەو شێوەی متمانی کرد بەڵام ئێستا زۆربەی ئەو قرنجانانەمەوە ئێمە ئیش بەوە ناکەین ئێمە تەلیسکۆ ببین و خەڵکیش بە دووربینی خۆی ینی گەشتێکی عیبادیە گەشتێکی تەرفیهیە گەشتێکی زانستیە ئەوەی بێت حەزەکا بێتەوە ینی خۆم شخصی خۆم سواز بۆ خوا کە چۆنەڵێ لەسەر ئەرکی سەرشانی خۆمانەجیاتی هەموو کوردستانیان بەو کارە هەڵەسین وەلو هەندێک گەشتا پێی هەزم ناکرێ بە شتێکی بە جۆرێکی تر لی تێگات بەڵێ مامۆستا دیارە با بڵێن هەندێک کات لە وڵاتە عەرەبیەکان لەگەڵ عێراق لەگەڵ ئێران دیاریکردنی ئەم ڕۆژە پاش و پێش دەکەوێت و بۆ هەمان کات بۆ جەژنیش بە هەمان شێوە هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە خۆی ئەمە سێ سیستەمی چاودێریمان هەیە تا ئەم ڕۆژ لە جیهانە سیستەمێکیان ناوخۆیە بۆ دەوڵەتێک کە زۆر دواکەوتوو بێ احتیمال دەکاتە سەر کۆمەڵی خەڵکی خۆی ئەڵێ بڕۆ چاودێری بکەن ئەیتر ئەگەر مانیان بینی ئەڵێ بۆ بەیانی ڕەمەزانە ئاگیان لە کەس نیە وەک چۆنەڵێ لە شوێنێکی داخراوان وڵات هەیە ئێستش بەو شوێ لە دیەکایە بۆ نمونم بۆ دیەک گونجاوە کە دەنگی بە شار نەگایە پەراوێز بێ هەمان لە هەموو جیهانام شتەمان هەیە ئەمە سیستەمێکی ترمان هەیە هەر لە وڵاتە دواکەوتوەکانە کە پشت بە وڵاتێکی دراوسێ بێنێ یعنی اقتیدا بە دەوڵەتێکی دراوسەکە ئەمەش هەر ئەگەڕێتەوە بۆ نەتوانایی ئەو وڵاتە لە هەزال هەر هەندێک خەڵک هەیە لەبەر پیرۆزی لەبەرەوەی ئیکا بە چەقی بڵین دینداری خۆی ئەمەش باش نییە یعنی بەم دەرەجەیە ئەوەی کە زۆر ڕاستە و لە 1970 وڵاتانی ئیسلامی پەیڕەویەکەن کە تۆ پشت بە پێشبینیە فەلەگناسیەکان و چاودێریکردنی چاو بکەیت لە کوردستانی ئەمامە بابەتێکی سیادیە یعنی ئەوەندەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەی پەیوەندی بە هیچ دەوڵەتێکی ترەوە نییە اینجا وڵاتی سعودیەش خۆر ئاوای ئێمە خۆرەڵاتین یعنی فەرقی ئاوابوونمان تقریبا زیاتر لە 6-7 دقا ئەبێت ئەوان ئەگەری بینینی مانگیان زیاترە هەرچەندە ئەو مەودایە کەمە ئەگەر تۆ اقتیداش پێ بکەی لە کاتێکە کە تۆ نەتوانی مانگ ببینی شتێکی دروستە نەک بڵێ تۆ تەبعیەی ئەوە کردووە نەخێر پرۆسەکە لای ئەمە پرۆسێکی زانستی و شەرعیشە تەواوی ئەم ڕێکارانە کە مانگی ڕەمەزانی پیرۆزی بە دیاری ئەکرێت بۆ جێژنیش بە هەمان شێوەی دیاریکردنی جێژنیش تەواوی ئەم ڕێکارانە دووبارە دەکرێتەوە بەڵێ بە هەمان شێوە چونکە مانگ هەر مانگە و مەرجەکانی ڕوانیش هەر مەرجەکانی ڕوانینە دەستەکانە خۆش بێت سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ شێخ کەمال گڵەزەردی سەرپەرشتیاری ڕوانگەی شێخ حەسەن گڵەزەردی کە لە ستودیۆ بەیانی کوردستان نیوز لەگەڵ ماوەی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت